بەرنامەی کۆوارەوە سڵاوتان لێبێت. ئەم هەفتەیەش بە کۆمەڵێک بابەت و هەواڵی هونەری و کولتوریەوە لە ناوچە جیاجەکانی کوردستان و دەرەوەی وڵاتیشەوە هاتوینەتەوە لاتان. یەکەم بابەتی ئەم هەفتەیەش شانۆگەریەکە لە دهۆک کە گەیشتووەتە سلێمانی. شانۆگەری دینۆ لە شاری دهۆکەوە گەیشتە سلێمانی و نمایشکرا. شانۆگەریەکە 4 چیرۆک لە خۆ دەگرێت. لەلایەن مەسعود عارفەوە کاری دەرهێنانی بۆ ئەنجام دراوە. ئەم شانۆگەریە پێشتر لە دهۆک و کەرکووک نمایش کراوە. شانۆگەری دینۆ باسی چیرۆکی چەند حیکاتێک دەکاتەوە کە بە زاراوەی سوورانیە بێتە شێتە. ئەم شێتە شێتی وڵاتی خۆیە، شێتی خاک و خۆڵی خۆیە. بەراوردی ئەو حیکاتانەی دەکەتەوە حیکاتی سیزیف کە ئەم داستانەی دروست بووە لە یونان لە گریکە کاتی خۆی لەسەرەوەی کە نهێنی خوداوەندەکانی ئاشکرا دەکا ئەیتر بەردێکی خنە سەرشانی هەموو ڕۆژێک دەباتە سەری شاخ و دیسانەوە لە بەرچاوی ئەو بەردە دێتە خوارەوە. دووبارە ئەو چڕوکانەی باز دەکاتەوە مەسەلەن هاملێت، کێشەکانی هاملێت چی بووە، ئەو ئینسانەی لە وجودیەتە پرسیار دەکاتەوە داخۆ بمێنین باشترە یا بمرین باشترە. حکاتی سێم باسی ئەو شۆڕەشگرە چیلیە کە چۆن لە پێناو مارشی نەتەواتی خۆیە لە گرتوخانەیەکی گەورە وەکو یاریگایەک هەمیشە ئەو سرودە دەڵێتەوە ئەخیری وای لێدێک کە دەستەکەی دەبڕن، دەستی خۆی هەڵدەگرێ و دیسان بە ئەو ئازارانە هەمووی مارشەکەی خۆی دەڵێ. ئێمە ئەم حکاتانە ڕەبتمان کردووە، میکسێکمان دروست کردووە لەگەڵ حکاتی کوردی دەروێشی عەبدی کە لە ئاینە جێواز بووە لەگەڵ عەدوولە، بەڵام لە پێناو عەدوولە جەنگیویەتی و ویستوەتی داستانێک دروست بکەتەوە لە ناو کێوانەیەکی یان لە ناو چارچێوەی عیشقا. ئێمە ئەم هەموو حکاتانە کۆمان کردیتەوە بە 4 ئەکتەر کە لە ئەسڵە هەموو یەک کەسە، بەڵام وەکو عەرەبی ئەڵێن فیلاقە بێتە 4 کەس. ئەم حکاتانە هەمویان دەگێڕنەوە. لە هەڵی پانۆرامای ئازادی لە دهۆک و لە ڕێوڕسمێکدا کتێبی ئێزدی دگوتنێن سەرۆک بارزانیدا بڵاو کرایەوە. کتێبەکە لەلایەن جەعفەر سمۆوە نووسراوە. پێکهاتووە لە 5 گوتاری سەرۆک مەسعود بارزانی لە نێوان ساڵانی 2014 بۆ 2015. مژی وەکو نویسکارێک وەکو کوردێکی ئێزدی ئەرێک دیت کوتماوێ 2014 حتا 2015دا نێزیکی 5 گۆتاران سەرۆک بارزانی دەرحەقا ئێزدیان دەگوت. مەپارێکی خوزانی کو ئەوان گۆتارە شلۆڤە بکەم. گۆرزانی ناخوار چەندە زەحمەتە مرۆڤ بکارێت گۆتاری سەرۆکی شلۆڤە و ڕاوە و تەحلیل بکەتن لێ وەکو خەمخۆریەکێ کوپڕانیاوان ئەحداسە ئەسپخۆن نابدە بوویمە وەکو پچەک ji وەفاداریە ئەوی جوامێری سەرۆک بارزانی دەرحەقی ئێزدیاندا ئەس بکەرم ئەوێ وەفاێ تەرجمە بکەم بۆ خەڵکی مای ئێزدی چونکی هون زانن کارەساتە شنگال جینۆسایدا شنگال گەلک لایەن و نەحەزە هەوڵدا ئەوێ کارەساتێ بازرگانیە پێ بکەن کە نەتیتارێکی سیاسیدا ji ber هەندێکی من gelekê giringê کوتوان قۆناغت حەساسدا کە سەرۆک بارزانی چاوا خۆڵ خەمێ ئێزدیان کریە خوددانە چاوا مخاطبات تاکە ئێزدی کریە بە هەندێ خۆب شەریکی خەمێت ئێزدیان زانیە
وش روش آوای دجله نهاتی حتی که شنگل آزاد نبود جبر هندی جی اف گوتارا از دی گوتار سروک بارزانی دا پیج گوتارا بخواد گرتن هر گوتارا که جی گرزانی نخو من تحلیل و تفسیر کلی جروی سایکولوژی و جروی فلسفی و جروی کمالادی و نووسەر ئەم وتارانەیشی کردوتەوە و کاریگەری وتارەکانی دەرخستووە لەسەر هێمنکردنەوەی دۆخی ئێزدیەکان لە دوای کارەساتی جینۆسایتی ئێزدیەکان لە سەردەستی داعش. لە کۆنسرتێکی گۆرانی و میوزیکدا هونەرمەندان و هونەردۆستانی شاری کەرکووک کۆبوونەوە. دووبارە کەرکووک پڕ لە جۆش و خرۆش بوو. کۆنسرتەکە یەکێکە لە چالاکیەکانی بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و هونەری کەرکووک. جوانە هەسان بەکارێکی کۆنسرتێک بۆ هونەرمەندانی شاری کەرکووک من وەکو هونەرمەندێکی شاری کەرکووک بەشدار بووم لە دوو گۆرانەکان لە ئاوازی خۆم بوون گۆرانی بارگەی خەم لە شعر و ئاوازی خۆم پێشکەشم کرد و گۆرانی گڤەیبایە لە شعری خوالێ خۆش بوو مامۆساهیزران بوو هەر لەم فیستیڤاڵە بەشدارم کرد دووبارە دەستخۆشی لەم بەڕێزانەکەم لەو گروپە جوانەکەم کە هاوکاری ئێمە بوون و هیوادارم بتوانن هەموو کاتێک پەرە بدەن بە هونەرمەندانی شاری کەرکووک لەبەرەوەی زۆر پێویستە هونەرمەندانی شاری کەرکووک پێویستی بەوە هەیە گرنگیان پێ بدەن چونکەم شارەکەمان لە ڕووی جوگرافیەوە ئێمە سێنەتەوەی لە شارەکەیە بتوانین وەکو برا دەست لەناو دەستێک بین بۆ کاری جوان و جوانتر. یارم کۆنسێرتە ئەبێتە دوا چالاکیمان لە شاری کەرکووک لەم ساڵدا سەرەتای ساڵش بە کۆنسێرت دەستمان پێ کرد لە هەر چالاکیەک لە شاری کەرکووک کە دەکرێت لە ڕۆشنبیری بە هونەربی بێ هەنگاوێکە بۆ بەرە پێشوونی بزاوی ڕۆشنبیری هونەری شاری کەرکووک ئێمەش هەموو هەوڵێکمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی بینە بەشێک لە پێشخستنی بزاوی ڕۆشنبیری و هونەری کەرکووک چ لە بواری ڕۆشنبیری چ لە بواری هونەریدا خۆشبەختانە ئەم ساڵ چالاکیێکی زۆرمانە بۆ ساڵێک بوو پڕ لە چالاکی ڕۆشنبیری و هونەری بە بەشداری جەماوەر و پاڵپشتی جەماوەری شاری کەرکووک و ڕاگەیاندەکان توانم بڵێم هەموو لە کۆتاییدا پێکەوە تابلۆیەکمان نەخشان تابلۆکە خزمەتکردنی شاری کەرکووک بوو. لە شاری ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان شانۆیی مۆتەکەی مێرووەکان نمایشکرا. شانۆگەریەکە باس لە دوو تراژیدیای کوردستان دەکات، ژنانی ئێزدی کە لەلایەن داعشنەوە گیراون و کۆڵبەران. شانۆ قابوسا مهروان بوو ئەسکەم دو ڕەوایەت بوون دو ڕەوایەت لە زندگیەکی و لە دو موقعیەتی متفاوتە تێتا ئەجراکردن یعنی موقعیەتێک لە کوردی ئێزیدینە و ژنە کەتیە دەستێ داعشیدا پاشی دو ساڵە دەزەوریتن لەگەل پچووکێک و لە داعشیە حاول و تەلاشە ژنێکی ئێوە کوی پچووکی بدە تەقەبولکردن لەلەوەی ڕزگار مێری خۆ ڕەوایەتە عولی لەسەروی هێندە دەزەوریت ڕەوایەتە دویر لەبارە کۆلبەریەدەوە
اوجی لشعر کی مازی ما دا چی بیا کو رزگار لگه کرمامه خوسه میمی داده چیت پی خود دست ده تو دخوازید خولوی جیانه خلاص کرد یعنی جیره که لوی جیانا که دو پیچینین نکای تحمل کرد خود خوازید لوی وضعیت خلاص بید روشم اول حالی ما باش بود از همون گاوا جیانا خرازی بود حتی دما کو جیا زحمت در بست ایدی دنیا هوا بند دستی هیا بدبختی هیا ایش و شر مرد ليه تشتي باشي هنا وباشي وخراب بيدي بشي بدي استكبر ولا كان بوما بس لا كندايك بقجي دريش تبدا قجي تاوي كوفا قجي يوري كا خوي والناس انا تشاني جواني شيري لە زانکۆی سۆران کۆڕێکی شعری بۆ شاعیر نووری بێخاڵی سازکرا. ئەنجامدانی ئەم کۆڕا شعریە بە مەبەستی هێورکردنەوەی مێشکی قوتابیانی زانکۆکە و زیاتر ئاشناکردنیان بە ڕۆشنبیرانی ناوچەکەیە. ئازار بەسەرتەوە نابیسترێ. خوێنیان برینە بەسەر کوانووی خۆش باوەڕیەوە وشک نابێت. هاواری ئەم ئازارە لە ناو کوولەکەی شەرم دەنگ ناداتەوە. سەیرێم گاڵتە جاڕیە بەرحاڵ هێشتا دەرفەت باوە خۆمان لە دیوارەکە ئاودی بکەین و حەوشەی زیان کۆڕێوەڕێمان کە کۆڕی شیعری بوو بە هاوکاری لیژنەی ناوچەی پەیمانگە و زانکۆکانی چێتە قوتابیانی کوردستان بە وەسپاسشەوە ڕاگرایەتی کۆلێژی ئادابی زانکۆی سۆران هاوکار بووەوەی میوانداریان کردین بێگومان یەک بەتەنی ئەرچی زانست و معریفەوانی هەیە شەکلارکەکانی زانکۆ بەڕاستی بواری کولتورە بایەخدانە بە بواری کولتور و چالاکی ڕۆشنبیری و هونەری و کولتوری بۆەوەی ئەو چالاکیانە بەدیوەکدا هەم ببنە هاندەری ئەوەی کە خوێنکاران قوتابیانە ناو زانکۆدا تەنیا پیاوانە بێ کاریان بریتێ لەو منهاجانێک کە دەخوێنن یاخود لەو توێژی ناوانەی کە بە شوێنی دادەکەون بە پێچوانەوە بەشداربوون لە چالاکی ڕۆشنبیری و تێکەڵبوونی ئەکادیمیاش لەگەڵ ناوەندی ڕووناکبیری کە لە دەرەوەی ئەکادیمیە زۆر گرنگەواتە ضرورەتی ئەو پەیوەندی نێوان ناوەندی ڕۆشنبیری و ئەکادیمیا و ناوەندی کولتوری و هونەری ئەکادیمیا ئەوان دەتوان بێکەوەتەوە کەری یەکتر بن و خزمەتێکی باشتر بە پرۆسی خوێندنەوە بە پرۆسی گەشەپێدانی کولتوری و ڕۆشنبیریش بکەن بۆیە من ئامان زیاترم لە قبولکردنی و کۆڕەوە بوو کە هەم دەچێتە ناو ژینگەی شتر کە پێشتر تێدا بووینە لە تەمەنی گەنجەتی زانکۆ و هەمیش کەشێک لەگۆڕی لەگەڵ قوتابیەکان و ئاڵوگۆڕی کۆمەڵێک بۆ چوونیش دەکەی و دەتوانین بێکەوە هەمومان ژینگەیەکی جوان و تەندروست لە پێنا و نیشتیمانێکی ئاوادان بۆنیان. خانمە هونەرمەندێکی شاری سلێمانی پرۆژەیەکی هونەری بە شێوەی پێرفۆرمانس و ئینسلیشن دەگوازێتەوە. ساکار سلێمان ئەم کارەی سەرەتا لە هەولێر نمایش کرد و پاشان بەغدا و وارسۆ و بەرلین. هونەرەکەی من زیاتر لەسەر تێمای ژن ئیشەکە. ئەو کێشە جدیانەی کە هێشتا لە ناو ژنایە منیش وەکو ژنێکی شێوەکار بە چ فلتەرێک و ئازارێ و کێشەیە کاتێپەڕم زۆترین ئیشەکانم بە هونەرێکی هاوچەرخ یان ئینستەڵیشن یان پێرفۆرمانس هەندێک جاریش پەینتین لەسەر ئەو فکرێ ئەمێنێ کە چی بە چ لایەنێک جێبەجێی بکەم. کارەکەی ساکار هەوڵدانە بۆ گەیاندنی پەیامی ئاشتی بە پایتەختەکانی جیهان کە شوێنی بڕیاردانی جەنگ و ئاشتین. فکرەی نووسینەکە بریتیە لە پارچەکانڤاسێکی 5 متر بە 5 متر کە لەسەری یەک دێڕ بنووسرێ. ئەو دێڕە دژی جەنگە
بەڵام بە دیوە ئاشتیەکە ئەینوسی ئەوە فکرەکەیە کاتێکە لە پێناو جەنگە بیرکردنەوەیەکی زۆر دروستە بێ بەڵام لە ڕاستیەکە ئەو بیرکردنەوەیە تەنها مایە پوچیە تەنها وەکو ژەنگێکە. ئەم پرۆژەیە لە سێ بەش پێکاتەوە بەشی سەرەکی ئەم پێرفۆرمانسە ڕاستەوخۆیەیە کە لە پرژەکە وایە کە لە پایتەختی وڵاتەکان جێبەجێ بکرێ. ئەمڕۆ لە بەرلین لای دیوارەکەی بەرلینەوە ئەم پێرفۆرمانسەم پێشکەش کرد. میوانانی شەشەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی هەولێر زۆر بوون. یەکێک لەوان شانۆکاری میسری عەلا قوقا بوو کە بە ڕۆڵبینین لە شانۆگەریەک بەشداری کردبوو. عەلا لە تەمەنی 9 ساڵیەوە خولیای سەرستەیجی دەبێت و بەردەوام دەبێت تا دەگاتە بەدەستهێنانی بڕوانامەی دکتۆرا و دەبێتە سەرۆکی بەشی شانۆی زانکۆی قاهرە. ئەو دەڵێت کاتێک لەسەر تەختەی شانۆم هەست بە ژیان دەکەم. أنا بدأت المسرح وأنا في المدرسة كان عندي حوالي 9 سنين. دەستپێکی کارکردنم لە شانۆ لە تەمەنی 9 ساڵیەوە دەستی پێ کرد. وردە خۆشەویستیم بۆ شانۆ زیاتر و تاوەکو گەیشتمە زانکۆ. کەسوکارم پێیان باش بوو بەشی ئەندازیاری لە زانکۆ بخوێنم پاشان ڕێگەی هونەری ببڕم. منیش بە پێی ئارەزووی ئەوان ئەندازیاریم تاو کرد و گەڕامەوە بە شێوەیەکی ئەکادیمی شانۆم خوێند. تاوەکو بوومە مامۆستا لە پەیمانگای هونەرە جوانەکانی قاهیرە. پاشان ماجستێر و دکتۆرام خوێند و ئێستا بەڕێوەبەری بەشی شانۆی زانکۆی قاهیرەم. لە کاتێکدا قوتابی پەیمانگا بووم ژمارەیە کاری شانۆی و کاری تەلەڤیزیۆنیم ئەنجامدا. سەرنجی دەرێنەرەکانم بۆ خۆم ڕاکێشا و دەربارەی کارەکارم لە گۆڤار و ڕۆژنامەکان بابەت دەنووسرا. بەمەرجێک هێشتا قوتابی بووم. دوای ئەوە زیاتر لە کاری تەلەڤیزیۆنیدا بەشداریم دەکرد. بۆ نمونە لە نزیکەی 40 دراما بەشدار بووم. هەروەها 50 بۆ 60 شانۆگەریم ئەنجام داوە. خەڵاتی باشترین ئەکتەرم لە فێستیڤاڵی شانۆی قاهیرە 4 جار وەرگرتووە. خەڵاتی باشترین ئەکتەرم لە فێستیڤاڵی فاسی شانۆی وەرگرتووە لە مەغریب. خەڵاتی وڵاتی پشگیریم بەدەستێناوە. لە بواری سینەمادا تەنها لە کورتە فیلمدا بەشداریم کردووە. وعملت دوبلاج لبعض الأفلام المهمة. کاری دوبلاژم کردووە بۆ نمونە لە فیلمی تەڕەزان و فیلمی بیانی ڕۆڵی جۆرج کلۆنی و براد پیتم بینیوە. جورج كلوني بعمل دور براد بيت في كدوبلاج يعني. هذه المسرحية تم تقديمها. ئەم شانۆگەریە لە ژمارەیەک فێستیڤاڵ ئەنجاممان داوە. بۆ نمونە لە مەغریب و فێستیڤاڵی جەدیدە و فێستیڤاڵی دەبل حوسن ئەلمەسرەحی دوو ئەکتەری. پاشان شەشەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی هەولێر. دەبووە بەشداری لە فێستیڤاڵی کەربەلا بکەین. بەڵام بەهۆی بارودۆخی ناوچەکەوە دواخرا. اختاروا هذا العرض انه هو يمثل مصر. طبعا هو إحساس الممثل على المسرح مختلف تماما عن إحساسه. هەستی شانۆ و ئەکتەر لە سەر تەختەی شانۆ جیاوازە وەک لە پێش کامێرا و تەلەڤیزیۆن چونکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندی بە بینەرەوە هەیە. هەر بۆیە وەک ئەوە وایە ئەکتەر هەموو ڕۆژێک هەستی تازەی لەدایک ببێتەوە. شانۆ سحری تایبەتی خۆی هەیە. چێژی تایبەتی خۆی هەیە. کاتێک لەسەر تەختەی شانۆم هەست بە ژیان دەکەم. بەناوبانگبوون لە ڕێگەی کاری تەلەڤیزیۆنی و سینەماوە دەبێت بەڵام چێژی ڕاستەقینە لە شانۆدایە بۆی ئەو هەبوونە ڕاستەوخۆیی لەگەڵ بینەر و ئامادەبوودا هەیە. ئەمە هەستێکی بێوێنەیە. الشهرة في الفيديو وفي السينما لكن المسرح المتعة.
نووسەر و وەرگێڕ ئیبراهیم ئەلیوسف یەکێکە لەو نووسەرانەی هێندەی بڕوای بە زمانی نووسین هەیە، هێندە بڕوای بە زمانی قسەکردن نییە. ئەو وا هەست دەکات دەتوانێت لە ڕێگەی نووسینەوە بیر و بۆچوونەکانی باشتر دەرببڕێت و هەروەها کەسی بەرامبەریش باشتر لێ تێبگات. هەر بۆیە ئازارەکانی گەلی کورد و چیرۆکە کوردەواریەکان دەنووسێتەوە بە شێوەی کتێب بە چاپ دەگەیەندرێت. از زارو بوم نویسان تیبرام از کاوا گو تشتک ناف بو بابی متشید بو گو نامام ندگیای بدفکی گو مجیر تشتک بو گوتا والبرد كت مجير ذكر وك ناماكي نفيس مكر وك بردفكك جي هندري خره تشتيكو هندري مدى جو شي دبن هالوستن مي هاور دوري مي تشتيكو هبن نرين ميكو هبن ازوان نرينا د نيفيسي خرد نيفيسين برهمي من 25 برهم شاب كري هنن 8 جوان ديواني هلبستينن هنن تشيروك هنن رومان دستنفيس هنن او نشاب كرينن ازواناج ميرم ليكولين هنن برتوكن مهنن رخنا هلبستي ازدكم جوتارن مهنن او جوتار ين بوليتيكين يعني وك يعني ديجي بلانينغو ديجي ولاتي ما تشيد بي ديجي قال لي ما تشيد بي متي دوانغو ترادني بس عندي دس بيكا خدي عطانينا قال لك صال جي 8 خمه بوارتن دبر بلت خدي دبر قال خدي جوتارن بوليتيكي دي او جوتاري بوليتيكي اي سياسي اي كوميدي بس عندنا ادنرملو بيشرو جير تنيه تاني أدبينم وك نيفسكار أو برهمين أدبي أو تاني نيفسكار تين تسجيل كرن قافا جو تو نيفسكار بي راسته بروجي تهيئ هل بس تهيئ هل بس تاخذ بيك بين بنفسين راسه لتجاري ذي تنخدي هالوست بي يكون نخدي هالوست بي بنرينا مت قدري وي ترولك دجانا ملا تاخذ ناليزي لە دوابڕگەدا هونەرمەندێکی شێوەکاری شاری سلێمانی میوانی ئێمە دەبێت. ئاری میرزا یادگارەکانی لە شاری سلێمانی و هەستی غەریبی دوورە وڵاتی تێکەڵ با ڕەنگەکان دەکات و لە ئەڵمانیا تابلۆ دروست دەکات. ئەو هەست دەکات جوڵە لە ناو ڕەنگەکان دروست دەکات و بە گەردوونێکی دیکەوە دەیبەستێتەوە. من ناوم ئاری میرزایە کوڕی قایاری میرزا کەریمم خەڵکی شاری سلێمانیم نزیکەی 20 ساڵە لە شاریمان هەم دانیشم پێشتر چالاکیمان هەبوو لە کوردستان لە ساڵەکانی هێشتا خەریکی هونەری شێوەکاری و نووسین لەسەر هونەری شێوەکاری 20 ساڵە لە ئەڵمانیا دانیشم لێرەش چالاکی هونەریمان هەیە و
بەشدارم لە چەندها پێشانگای کولتوری و لە شوێنی باشە گەلەریەکانە پێشانگامان کردوتەوە لێرەش ئەمڕۆ بە خێراتنیەوەکەم هەڵێن کارێکی جوان بکەین لە مەیدانەیە. ساڵەکانی هەشتا بە شێوازێکی تایبەت ئیشمانە کرد ئەو کاتە زیاتر هوەری بەرگری هەبوو چکە لەژێر ڕژێمی حکوومەتی بەعسا بووین و ئەو کاتە بە شێوەیەک ئیشمانە کرد کە بتوانین ئێمە پەیامێکی سیاسی بگەینە ئەو خەڵکە ئێستا بە زیاتر بە تعبیری تەجریدی ئیشەکەم کارەکان کە پەیوەستە بە ئیشە جوڵە لە ناو ڕێنگەکانە. وێنەکێشانی من یا دروستکردنی تابلۆکان زیاتر باسکردنی خودی خۆمە لە خودی خۆمەوە دەست پێەکەم ئەوەی کە هەستی پێەکەم لە ڕەنگە دروستیەکەین ئەوەش بە شێوەیەکی تعبیری تەجریدی ئەکات کە زیاتر لە ڕێی ڕەنگەوە بتوانم ئەوشانی بگەێنمە بینەر لەو کاتەیە ئازا دەبێت لە تێگەیشتن بۆ تابلۆکە لەوانەیە بینەر تا بینەرێک بە شێوەیەکی کە وەریگرێت چونکە ئەمە ڕیالیستێک نییە کە بتوانی تۆ ڕسمی سروش تێ بکەیت و ڕێک هەر تامی سروش بات.